بۆ لایەنی پەیوەندیداری کۆیە زیاتر لە 20 سارە گیرمان خواردووە لە هەیبە سوڵتان. شاخەکە ڕماوە و ناتوانین بچینە خوارەوە. شاخی هەیبە سوڵتانی هاتیتە خوارێ کاکە ڕێگا نییە بۆ دانیشتوانی کۆی و دەوروبەری ئەوەی ڕێگای ئەوی هاموشۆی بەسەر ئەو ڕێگاوە هەیە. ڕێگا گیراوە شاخاتۆ خوارێ بۆ زانیاری هەموو لایەکی کارەبایەکەشی پسڕاندووە.